سەربازی ونی ئەم جارە چیرۆکی ماندوێتی و شەنوخۆنی چەند کەسێک دەگێڕێتەوە کە وەک سەربازی ون بوونەتە هۆکاری شکاندنی توێنێتی پاراستنی ڕۆحی هەزاران کەس بەو خزمەتەی دەیکەن. ئەوانە ململانێ دەکەن لە پێناو دابینکردنی مادەیەک کەمانەوەی ژیان و ئاوەدانی و شارستانی پێوە بەندە. ئەو مرۆڤانە ژیانی خۆیان کردوتە قوربانی بۆ تێرکردنی حەز و توێنێتی سەدان هەزار مرۆڤ کە بەکارهێنەری ئەو ئاوەن کە لە ژێردەستی ئەو کرێکارانە بەرهەم دێت و بە سازگاری دەگات بەدەستی هەموو بەکاربەرێک. ئەو کەسانی ڕکانیش دەکەن کۆمەڵە کەسانێکن ستافێکن ئەو ستافە مەسەلەن فەنی تێدایە مهندس میکانیکی تێدایە مهندس کارەبای تێدایە بەنسبەت مختبەری بەشی کیمیای تێدایە خەریت کیمیای تێدایە ئەوان لە مختبەریش دەکەن ئەمەش وەکو کارەبا میکانیک لە سیانەیش دەکەین بەشی چاکردنەوەی. ئەو مرۆڤانە وەک ئەندازیار نەخشەی کارەکەیان دەکێشن و وەک پزیشک چارەسەری ئەو نەخۆشیانە دەکەن کە لەو کارە ڕوویان تێدەکات. خدا لە قورئانی پیرۆز دەفەرمێ وەجعلنا من الماء كل شيء حي. کورد گوتنی ئاو ئاوەدانی ئاو کە دروستی دەکەی وانتە بە ئاسانی نایە ماندیبوونێکی یەکجار زۆری دەوێتن. ئەو ئاوا کە لە زەی گەورە یان لە هەر زەیەکانی تر ئێمە دابین دەکەین دەبی بە پرۆسەیەکی یەکجار زۆردا بڕواتن لەوانە لە فیلتەرەکانە لە کلاریفایەرەکانە یەک مەتر سێجا تا دابینی دەکەی دەیگەینینە ناو هاوڵاتیان دابەشی دەکەین نزیکەی 16 سەعات پیشکردنی دەوێتن. ئەو ئاوەش کە دابین دەکرێتن لە ڕووی کوالیتیەوە مەصروفێکی یەکجار زۆری دەوێت هەتا ئاوەکە خاوێ بکەوە. بۆ نمونە ساڵانە ئێمە هەزاران تەن مادەی شەب بەکاردێنین چەندەها تەن مادەی کلۆر بەکاردێنین بۆ ئەوەی ئەو ئاوە پاک بکەینەوە خاوێنی بکەین هەروەها بینێرین بۆ شار و شارستان هەروەها دابەشی بکەین بەسەر هاوڵاتیان. ئەو ئاوی کە دێت تەبان ئاوەکە خاوێن نییە پیسە ئەگەر بدەینە هاوڵاتی تووشی نەخۆشی دەبێتن تووشی زۆر شت دەبێتن ناتوانانی بیخواتەوە لە دوای تەبیعەتی نانی ئەو ئاو بخواتەوە خەڵک دەبێت ئاوە بخواتە ئاوێکی پاک و ڕوون و خاوێن بێتن. پاش ئەوەی هەنجینەکە لێرکانە دێین کردداری خاوێنکردنەوەی ئاوەکە دەست پێ دەکەین بۆچی گوتمان هەتا بتوانین هاوڵاتی ئاوەکە بخواتەوە. طبعا ستافانە بەڕاستی ستافی ئاو زۆر ماندیە هەر سێ ئیفرازمان ئیفراز 1 و 2 3 بەس ئەمن ئێرکانە گە باسی ستافی خۆمان بکەین لە ئیفراز 1 و 2 هەموو کات ئەو ستافە ئامادەیە بێتگەلەوەی بەیانیان کە سەعات 8 یاخود 8 دێتە دەوام تا کۆتایی دەوام کە دەستەوە ماریش هەموو کاتێک لە ماریش ئامادەیە هەر کاتێک خەلەدێک کە بیت لە شوێنێک شتێک ڕووداتن بە هەموو شتێک ئامادەیە تەلەفۆنی لە بۆ بکەن بێ لە بۆ چاکردنەوەی خەلەکەی. ژیانی هەزاران کەس بەستراوەتەوە بە پاک و خاوێنی و بێگەردیە و مادەیە کە ئەویش ئەو ئاوەیە کە ئەو کەسانە شەو نەخۆنی بۆ دەکەن تا پاڵاوتنی بۆ دەکەن. ئاو ئەگەرچی بە هەوێنی ژیاندا دەنرێت بەڵام زۆر جار دەبێتە سەرچاوی پیسبوون و ژەهراوی بوون و نەخۆشی مەترسیدار بۆ مرۆڤایەتی. ئەو مرۆڤانە لەو مەترسی و زیانەکانی دەمان پارێزن. ئەو کارمەندانە کە لە پرۆژەکاندا کار دەکەن جۆرەها خزمەتیان کردووە جۆرەها ئیختیساسیان تێدا هەیە چەندەها مهندسی کارەبا هەیە چەندەها مهندسی میکانیک هەیە چەندەها ئەندازیاری کیمیاویمان هەیە چەندەها ئەندازیاری بایۆلۆجیمان هەیە ئەوانە هەموو پێکەوە وەکو شانەیەکی هەنگ دەبی پێکەوە معلوماتیان لەگەر یەکبی هەماهەنگ بن لەگەر یەکتردا
بۆ ئەوەی بتوانن ئەو ئاوانە بەڕێکوپێکی بنێرن. طبعا ئەوەش خۆی لە خۆیدا ماندووبوونێکی زۆری دەوێتن کە لە زستانداندا دەبی لەبەر باران بچن جارتێز وەگرن تاک و ساقی بکەنەوە. بۆ نمونە ئەندازە زیارە میکانیشەکان ئەگەر پشت بە داتا کیمیاویەکان نەبەسن یا پشت بە داتا مختبەر نەبەسن ناتوانن ئاوەکە بنێرن. بە هەمان شێوەش مختبەر ئەگەر لەگەر هەماهەنگی نەبیکرد لەگەر ئەندازیارە کارەباوی میکانیکەی هەمان شتێک نەقز ڕوودا ناتان ئەو ئاوانە بنێرن. کەواتە ئەو ئەندازیارانە دەتوانن هەموو تیمەکانیان وەکو تیمێک وەکو شانەیەکی هەنگ پێکەوە بەشدار بوون لە دابینکردنی ئاوی خواردنەوە بۆ هاوڵاتیان. پاکردنەوەی ئەم ئاوە بە چەند هەنگاوێکی سەخت و دژوار و مەترسیداردا تێپەڕ دەبێت. هەر هەڵەیەک ڕەنگە ئاوەکە ژەهراوی بێت و ژیانی هەزاران خەڵک بخاتە مەترسی یان هەرکەم و کوڕێک ڕەنگە ڕۆحی هەمووان لە ژیان بێبەش بکات. طبعا پێویستی بە خاوێنکردنەوەی چۆن خاوێن دەکەینەوە بە دوو مادەی کیمیاییمان هەیە یەکیان شەبێکیان کلۆرە بۆ دوو مادە دەتوانین ئاوەکە پاکەینەوە. لە بیدادا شەب تێدەکرێت ئەو شەبەش بە نسبەتێکی مەحدود تێدەکرێت مختبەر پێمان دەرێت مختبەر سامپلی ڕۆتەری وەردەگرن جار تێستی لەسەر دەکەن جا پێمان دەرێن ئەوەندە شەب تێکەن کەمی شەب چەند تێکەین دەڵێت. بدات کە طبعا ئەو دێتە ێرکانە ڕۆتەرە گوتمان ئاوێکی خاوێنی بەڵێ ئاوەکە خاوێن نیە پێویستە سامپڵێکی وەگرین لەو ڕۆتەری سامپڵێک وەردەگرێتن ێرکان دێ جار تێز لەسەری دەکرێتن تا بتوانین نسبەی شەب چەند لە ناو ئاوەکەی چەند لە ئاو دەکەین لەبەوەی بتوانین ئاوەکە پاکەینەوە. ئەمە گوتمان پاکردنەوەی ئاو بە یەک لەو مادەکیمیانە کە بەکاردین شەبە ئەو شەبەش دەبی بە نسبەتێکی مەحدود بکەن ئەگەر زیاد و کەمی تەئسیر لە سەحەتی یەکەم تەحسیل لە سەحەتی مرۆڤ دەکات دووەم ناتوانین ئاوەکە پاکەینەوە سێم زەرمەند دەبین لە ڕووی شەبەکەوە لە ڕووی داراییەوە. هەنگاوی دووەم پاشەوەی کە شەب و شەبمان لەگەت تێکەڵاو کرد تەبەن زەمانێک دەمینێتەوە ئەو شەبە لەناو ئەو ئاوەیدا نیو سەعات تاکو 2 سەعات دەمینێتەوە باش لەگەر ئاوەکە یەکتر دەگریتن دێتە حوزی تەرسیب لەوێندا چەندەها کوتپەی گەورە کوتە دروست دەبیتن بە هەزاران بە مەلاین کوتە دروست دەبیتن ئەو کوتانە وەزنێکیان دەبێت کوتەکان دەنیشن ئاوی خاوێنەکە سەر دەوێت ئاوی پیسەکە دەستە بنەوە ئەوە بە نسبەتێک ئاوەکە پاک دەکەینەوە ئەوەش دەکەوێتە سەرستە ئەو ستافەی کە ئیش لەو بوارەی دەکاتن ئاوەکە چەند خاوێن دەبیتەوە ئەگەر چەند ستافەکە باش بێ ئەوەندە زیاتر ئاوەکە خاوێن دەبێتەوە چەند مادەی شەبەکە باش بیتن ئەوەندە ئاوەکە زیاتر خاوێن دەبێتەوە ئەوە لەو مەرحەلەی بە نسبەتێک ئاومان خاوێن کردەوە 100% نییە پاش حوزی تەرسیب دەستە فلتەر لە فلتەری دەتوانین 100% ئاوەکە پاکەینەوە. ئیتراسی یەک گەورەترین پرۆژەی ئاوی شاری هەولێر بوو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە لە ساڵی 1970 لەلایەن تیمێکی ئەندازیاری ئیتالیەکان بە هاوبەشی حکوومەتی ئەو کات دروستکرا. ئەم پرۆژەیە ئێستا بەردەوامە کە زۆرترین خزمەتگوزاری ئاو دابین دەکات بۆ سەدان هەزار هاوڵاتی کە ماوەی زیاتر لە 40 ساڵە ئاو بەرهەم دێنێت. ئەمە بە خۆمان ئیفراز 1 و 2مان هەیە ئەوەی ئێستا لەکانە ئیفراز 2 ئاو لەسەر زێ ڕادێ زێ گەورەی پێدەوتێت تقریبا نزیکەی 30 هەتا 33 کیلۆمەتر لێرکانە دوورە ئاوەکە لەوێ بە بوستەر ستیشن نەقلی ئێرکانە دەکەین باسی ئیفراز 2 دەکەین ئەو ئاوەی دێت ئێرکانە ڕۆوەتەرە ئاوەکە پاک نییە پێویستی بە پاکردنەوە هەیە. ئەم ئاوە دوایی پشکنین و پاڵاوتن و بەدەداچوونێکی زۆر دێتە بەردەست و دەمی هاوڵاتیان.
بەنسبەتەمە لە مختبەری ئاوی هەولێر ئاوی هەموو بیرەکانی ناو هەولێر فەحز دەکەین بێجگەلەوە ئەو مجەمەعانێک کە لە دەوروبەری ئاوی هەولێر شاری هەولێر هەیە هەموو فەحز دەکرێت ڕۆژانە سێتیمان هەیە دەردەچن ئاوەکانمان بۆ کۆ دەکەنەوە لە ناو هەولێر و دەرەوەی شاریش دەچن ئاو دەینن ئێمە وەکو تیمی تاقیگە ئاوەکان لێرە فەحز دەکەین طبعاً من وەکو بەکتریۆلۆجیەک ئاوەکان لە ڕێگەی بایۆلۆجی فەحز دەکەم بۆی بزانم کە ئەو ئاوەی کە ئەو هاونیشتمانە دەیخواتەوە کە هیچ بەکتریایەکی تێدا نیە معقەمە خاوێنە دەگاتە دەستی ئێمە وەکو تیمی بایۆلۆجی ئاوەکان کە دێن بۆمان فەحس یەکەمی دەکەین لەوەی بزانین کە یەکەم تێستی کۆلیفۆرم بەکتریایە کە بۆی دەکرێت دوای 24 سعات کە تێستەکە تەواو بوو ئەگەر خاوێن بی ئەوە دەنووسێت و تەسجیل دەکرێت بەس خاوێن نەبی دوو فەحسیدی هەیە لە دوایوی دەکرێت کە یەکەمیان بۆ تێرمۆتۆلیرانت کۆلیفۆرمە دووەمیان لە بۆ ئیکۆلایە بوونی ئەو دوو بەکتریایە لە ناو ئاو ئەگەر هاتوو ئاوەکە خاوێن نەبی مرۆڤ تووشی سکچوور شانەوە دەکات بۆیە زۆر گرنگە ئەو ئاوانەی هەولێر مانگانە جارێک بایۆلۆجیەن فەحز بکرێتن تا زەمان بدرێتە ئەو مواتنەی کە ئاوەکە دەخواتەوە کە هیچ بەکتریایەکی تێدا نیە ئەگەر نا تووشی ڕشانەوە و سکچوونیان دەکاتن بۆیە تێستی دووەم و سێمیش دوای 24 سعاتی یەکەم ئەگەر ئاوەکە خاوێن نەبی بۆی دەکرێت ئەویش 24 سعاتی دەوێت دوای 24 سعات ئەگەر نەتیجەکە دەرچوو نێگەتیڤ بی زۆر خاوێنە دەخورێتەوە ئەگەر پیس بی ئێمە دەبی ئیشی تری بۆ دوا بکرێت لە دواداچون بۆ ئەو بیرە بکرێ ئایا بۆ ئەو ئاوە لەو بیرە پیس بووە نەگەیشتە بەڕێز هاونیشتمانیەکە بەخاوێنی کە ئاو پیس بی لە هەر بیرەک ئیشەکە لە مختبەر دەردەچی بە تەقریر دەگاتە مدیریەتی ئاوی هەولێر بەڕێوەبەراتی ئاوی هەولێر لەوێندەر تیم هەیە تیمی شەبکات هەیە دەچن لە خەلەلی ئەو بیرە دەگەڕێن ئایا ئەو ئاوە منهۆڵە شکایە چۆتە ناو ئاوی خاوێن یاخود خەلەلێکی ترە ئەوان دەیکەن یعنی لە مختبەر ئەوەندەیە تەقریرەکە دەگاتە مدیریەت دوادا چوون ئەوان دەیکەن دواتر ئێمە لە مختبەر چەمادەیەکێ دەگرینەوە تا حاضر بێ بۆەوەی ئاوەکە تێز بکرێتن بێگومان ئەو مادانێکە بەکاردێ زۆربەیان بۆن و تیژیەک هەیە لە مادەکە کەوا دەکا ئەو کەسێک کە مادەکان حاضر دەکا تووشی هەستیاری بی فبۆیە ئێمە لە مختبەری ئاوی هەولێر زۆر ماندوو نەبردانە ئیشەکانمان دەکەین لێرە ینی خطوورە هەیە لەسەرمان بەوەی کە مادەکان زۆر تەسیرمان لێ دەکات چەند کەسێکمان هەیە لێرە بەوەی کە چەند ساڵێک ئیشی کردووە تووشی ڕەبوو حساسیت بووە لەبەر ئەو مادە کیمیاویانەی کە لە ناو مختبەر هەیە بۆیە ئێمە زۆر ماندوین بەڵام کە دێین بۆ ئەوەی ئاوێکی خاوێن بگەینینە هەر هاونیشتمانیەک بەبێ هیچ بڵێن گەڕانەوەیەک یاخۆت بڵێن هەستیاریەک لە ئیشەکانمان خۆمان ئیشەکان جێبەجێ دەکەین یەکەم جار حاضرکردنی وەسەتەکەیە دوای ئەوەی کە ئاوەکە دێت فەحسکردنی ئاوەکەیە بە دوواداچوون بۆی دەکرێت ئایا تێستی یەکەم کە خاوێن بی دوایی دووەم و سێمەکە کە بۆی دەکرێت حاضرکردنی مادەکەش ماندووبوونێکی زۆری دەوێت بۆ هەر ڕۆژێکە ئێمە ئامادەکاریەکە بکەین تقریبا سەعات و نیوێکی پێویستە تا مادەکان حاضر دەکرێت و بە تەنیاش ناکرێت ئێمە وەکو تیمی بایۆلۆجی 3-4 کەسین لە تیمی کیمیاویش 6 کەسن کە حاضری مادەکان دەکەن بۆ هەر فەحسێککە لە کیمیاوی 13-14 فەحسەیە لە بایۆلۆجی کە 3 فەحسی بەکتریایی کە دەکرێتن بۆیە کاتمان پێویستە ئەمەش ماندووبوونێکی زۆری دەوێت بەڵام ئێمە بۆ ئەوەی هاونیشتمانیان ئاوێکی خاوێنیان بگاتە دەست بێگومان حەز بە ماندووبوونەکە ناکەین چونکە کە ئیشەکە دەکەین حەز دەکەین هاونیشتمانی مطمئن بێ لەوەی کە ئاوێکی خاوێن دەگاتە دەستی. ئێرە تاقیگەی ئاوی هەولێرە من زیاتر لە ساڵی 91ەوە لێرە وەکو ستاف وەکو کارمەندی ئێرە ئیش دەکەم لە مختبەری بایۆلۆجی ئیشەکانی ئێمە جیاوازە لەگەڵ ئیشەکانی شوێنێکە کوالت کۆنتڕۆلی ئاو دەبێت کۆنتڕۆلی ئەو ئاوای بکەیت کە بۆ خەڵکی دەڕوە ئێمە ڕۆژانە متابعەمان لەسەر پرۆژەکەی خۆمانەیە کە تایبەتی خۆمانەیە پرۆژەی ئاوی فرازی دوی پێ دەڵێن هەموو سەر سعاتێک فەحسی ئاو دەکەین بزانین ئاوەکە چۆنە ماوەسفاتی خراپە باشە کلۆریە کلۆتیران نیە جگە لەوەی ئیشی دووەممانکەوە ڕۆژانە ئەمە 4 سیارەمانەیە 4 فەرقەمانەیە ڕۆژانە
دەرەچن هەر فرقەیەک ئیشی تایبەتی خۆیە یەک متابعی مەسەرەن ناوچەی دەرەوەی هەولێر دەکە وەکو ئەوانی کە عایدی ناو بەرەبەراتی ئاوی هەولێرە وەکو کۆمەلگایەکان وەکو گوندەکان یەکێکیان ناو شارە یەکێکیان بەس تەسلیحاتی جیازی کلۆرە یەکیش متابعەیە بزانین تەلەوە چ گەڕەکێکەیە ئێمە دواتوین بۆ دەکەین عیلاجیان بۆ دەکەین پاژێکە دەزانین ئاوەکان پیسە خەبەری جهەتی معنی دێن بۆ ئەوی چارەسەری کێشەکەیان بکە طبعاً ئەگەر ئێمە ئەو ئیشەی نەخۆین ئەم کاری خۆمان نەکەین ئەو واجبەی سەرشامان ئەو ئەرکەی سەرشامان جێبەجێ نەکەین طبعاً هەولێر هەموو تووشی نەخۆشیەکانی کەوا دەگوازرێتەوە لە ئاو بەنەسە کۆلێرایە یا مەسەلا نەخۆشیەکانی تایفۆیدە گرانەتایە ئەو نەخۆشیانە یا سکسوونی منداڵانە یا سکسوونی پیاوی بە ساڵات چوو ئەگەر جیا ئاوەکەیان تاقیم نوێ ئاوێکی پاگوەر نەگرن لە پرۆژەکان یا لە بیرەکان ئەو نەخۆشیانە بڵاوێتەوە. طبعاً ئێمە وەکو سەربازی بەڕاستی ستافی دائیرە ئەوەکو سەربازی ون دیارە زۆر کارەکان دەکات لە دیار لە بەرچاو نیە خەڵک نابینێتن ئیشەکان زەحمەتن ئاسانیە گرانن دابینکردنی ئاو پاراستنی ئاو خاوێنکردنەوەی ئاوەکی تەندروست بدرێتە بە هاوڵاتی. ئەم پاکردنەوە ئەرک و زەحمەت و بەرپرسیارەتی زۆری دەوێت دیتنی هەر دیمەنێک ئاسانە بەڵام کارکردن لەم پرۆژاوەندە قورسە کە کەم کەس دەتوانێت لێرە کار بکات. نزیکەی 10 ساڵە لێرە داوام مەکەم داوامان بە گوێرەی پێ پرۆگرامی مدیدا ئەندرێ کە داوامان وەجباتە کە دین بۆ دەوام هاتن داوامەکان کە لە وەزبی پێشخوان ئیسلام مەکەین بە شێوەی 24 ساعاتی خەفەرات ئەگرین بۆی خەڵک بێ ئاو نەبێ بە بەردەوامی ئیتباعی مەسەڵ شەبەکات و زەختی شەبەکاتی ناو هەولێر دەکەین ئیش کاری ئێمەش لێکانە دانانی دابینکردنی ئاوە بۆ هاوڵاتی بە شێوەیەکی پاک و تەندروست. تەقماوەی 20 ساڵام کار دەکەم لێرە فەرمانبەری ئێرەم بەس بەڕاستی ئەمە ئەو شەبەی تێدەکەن ئەو شەبە بەڕاستی من تووشی عەساسی بمە ئێستا من 5 دقە ناتەم بێ کەمامە ئەلێرە ئەو ئیشەی بکەم بەڕاستی ئیشەکە خەتەراتی زۆرە بەڕاستی پێویستمان بکەنە بە زۆر شتی حەقی خۆمان ینی پێویستمان بدرێتێ بەس ئێستا امکانە زۆر شتیش بێ بەشین بەڕاستی ئیشمە لێرە دابینکردنی ئاوە بۆ هاوڵاتیان و ئیشکردنە ناو پرۆژە و خاوێنکردنەوەی حەوزەکان و خاوێنکردنەوەی فلتەر و مەرحەلەی فلتەر شتما هەیە لە حالەتێک کە فلتەرەکان پیس ئەبێ بیان شۆی وەقەسیانی مەشارەی ئاوە هەموو پرۆژەکان ئاوی هەولێر سەر بە لێن ناو شاری هەولێر پێشەندەرێش عایدیمە بۆ ئێستا بەس ناو شار عایدیمەیە هەموو مەشتڕەکان لە ناحەیەی کارەبا چاکردنەوەی ماتۆرات و کێبڵات و ئستاوتە ڕۆشتانەی کارەبای لە چاکردنەوەی پەمپەکان کە تعمیری بێت تعمیری زۆر هەیە مەسەڵەن هەفتانەیە هەیە ڕۆژانەیە هەیە مانگانەیە هەر کێشێکی نوێش ڕوو بداتن هەر کاتێکی چ لە کارەبای بی چ لە میکانەکەی بی چ لە باڕادی بی ئیشی لە حیمی بی ئیشی کۆسەرەی بی ئەو هەمووی عایدی ئەو فەرقەی ئێرێ مرکزمان لێرەیە لەناو ئەو مەشروعەیە. کە سەرەتایی هەموو ڕۆژێک کە دەوام دەست پێ دەکاتن فەرمانبەری ئەو دایریەکان لە دەوام ئامادەیە ئەمە دەست بەکار دەکە تاکو کۆتایی دەوام ئیشەکانیش مەسەن ئیشی ئاو هەرچی ئیشێکە بیتن هەرچی ئیشێکە بیتن دەکاتن پاشەوەی ئەگەر پاش دەوامیش ئەگەر ڕۆژێژان ئیشە بیتن ئەو کاتەش دێتەوە دەوام.
ئەو ستافەی دەچی خەلێک چاک دەگاتەوە تشناچی زۆر لەسەرک بەتابەتی ئەوانی بۆردی کارەبای چاک دەکەنەوە چونکە شوێنەکانمان هەمووی ئاوی تێدا بەڕاستی بەخۆش دەزانی تەڕ ینی ئاو کارەبا دژیە کرد هەر کاتێک جسمت تەڕدی احتیمال کارەبا لێدادن کار شوێنی واشەیە کارەبای زۆر بەرمان هەیە 3300 بۆڵتمان هەیە لە ئیفراز و احتیمال 6600 تشمانە زیاتیشمان هەبیتن دا ئیشکردن لەو مەجالەی لەو بوارەی هەندێک زەحمەتە ئاسان نییە دادینکردنی ئاو پاکردنەوەی ئەو کردانەوەی هەموو دێ ئەوانە زۆر بە زەحمەتن ئاسان هیوادان هاوڵاتی هەندێک ئاگای لە ئاو بێ کە بزانی بەو تەریقی ئاو پاک بەو ڕێگا ئاو پاک بکرێتەوە. ئەوانە ئەکید سەربازی ونن ڕەنگە هەر ئێمە لە بەڕێوەبەرایەتیەکان یاخو لە بەڕێوەبەرایەتە گشتەکان بیان بینن چ زەحمەتێک دەچێشن خەڵک ئەوانە هەمویان ڕەنگە ڕۆژی عوتڵەیان هەیە ڕەنگە ڕۆژی شەمانیان هەیە ڕەنگە ڕۆژی جومعانەیان هەیە جێژنانەیان هەیە نەورۆزیان هەیە بەڵام ئەوانە دابینکردنی ئەوانەی نییە لە هەموو وەختێکدا لە شەو ڕۆژدا لە 12 مانگەی ساڵدا لە 7 ڕۆژی حوتەدا دەبی ئاو دابین بکرێتن بەڵام بەداخەوە ڕەنگە یەکێکن لەوانی وەکو سەربازی ون ناویان بنێن ڕەنگە خەڵک بۆ ماندیبوونیان نەزانی هەر ئەوەشە دەبینین زۆر جار ئاوێکی زۆر لە ناو شارەکاندا ئەو هەموو مەسلوفەی لێسەر دەکرێتن ئەو هەموو ماندیبوونێ لەسەر دەکرێت کەچی دەبینین زۆر جار ئەو ئاوە بە خۆڕایی زۆر بە ئاسانی سەرف دەکرێتن لەسەر تەوافەکان ناو تانچەکان دێتە خوارەوە یاخود سۆندەیەک دانرایە و لە ناو مەزرا دەکرێت ئیتر ئەو ماندیبوون و ئەو زەحمەت و ئەو مەسروفانەی کە لەو ئاوەی کرایە لە هەموو ڕوەکانی کارەبایە میکانیکە شەبە کلۆرە بە خۆڕایی دەڕواتن و ئەزیەتی ئەو فەرمانبەرانی ئێرە ڕەنگە ئەوش بە خۆڕایی لەگەریان دەچێتن کە خەڵک حەزمە ماندیبوونەکەیان ناکات. حسابی ئەومان کردێ بەڕاستی لە بۆسییانەی لە بتەکان زۆر بە قوت و قاوین بە ئاسان ناتەقی بەڵام خوا نەخواستە ئەگەر ئەوڕدا ئەکید کارەساتی گەورە ڕوودەداتن ئەمەش پارێزگاریمان لە بۆ ئەو شتانە کردێ مەسەن بۆ نەبرین ساحی بماندانە ئەوەی هەواکەی هەوای فڕدات داتە دەرەوە یاخود ڕەشاشماندانە ئاو بەرشینتن یاخود مادەی کیمیایی ترماندانەیە لە بۆ ئەو کردداری ئەگەڕ ڕووداتن بڵێ بەس ئەگەڕ ڕوودا حتمەن ینی کارەساتی ڕووداتن احتیمال ستافەمی بکوژیتن. بەڕاستی دڵسۆزی ئێرکانە کاربەندەکانی زۆر دڵسۆزن ئەگەر دڵسۆز نەبن لەو کاری لەوەی ئەویش هەندێک زەحمەتە ناکرێت لە ماندیبوونیان لە زۆر دەوامکردنیان هەر کاتێک پێویستی ئەمانە ئامادەن زۆر جار بە شەو لێرکانە بووینە تەلفۆنمان لە بۆ کردنە بە شەو هاتینەوە دەوام حالەتێک ڕوویدا مەسەن کلۆرمان پێویستێت چکە ئەگەر ئەمە دەزانین ئاو بەبێ کلۆر نابێتن ناتوانین ئاو بدەینە خەڵک بەبێ کلۆر هاتینەوە شەو کلۆرمان نەما ئەوان ئەویشیان ئەو کلۆریان دابین کردیە ئەتا بتوانین لەگەر ئاو تێکەڵای بکەن و بەکاری بنین ئاوی خاوێن پاک تەندروست بێنە هاوڵاتی. پیشەی ئەم مرۆڤانە لەگەڵ سەختی ناخۆشیەکان ئەرکێکی پیرۆزە مای شانازی و ڕێزلێنانە لای هەموو مرۆڤێک لە بەرامبەر ئەو خزمەتە بە مرۆڤایەتی و لە پێناوهێشتنەوەی ئاوەدانی و ژیان دەیکەن. ئامانجی مێرێکوانە خزمەتکردنی خەڵکە پاکردنەوەی ئاوێکی تەندروست بدەینە هاوڵاتی خۆمان لە بۆی ڕۆژژان تووشی نەخۆشی بیا خۆ شتێک خوانە خواستە لەو شاری بڵاو نەبیتەوە خەڵک زۆر تووشی نەخۆشی بێتن. ئەگەر هەر هاوڵاتیەک ئاو زیاد لە خۆی سەر بکاتن تەسیر لە هاوڵاتیشتر دەکا دواوتە ئەوەیە دەست بە ئاو بگرێ تەنها بۆ ئەوەی سرف دەکاتن بۆ پێداویستەکانی ژیان سەرفی بکاتن و بەکاری بهێنین. دیاری بەرنامەی سەربازی ون لە کوردستان 24
پێشکەشە بە تەواوی ستافی ئەو وێزگەیە بەڕاستی ئەو ستافی ئەو وێزگەیە شەون خوێنیەکی زۆر دەکەن ئاو بۆ هەزارەها هاوڵاتی لە شاری هەولێر دابین دەکەن بەرپرسن لەسەر کوالیتی و دابینکردنی ئاوی خواردنەوە بۆ ئەو هاوڵاتیانە لێرەوە ئێمە سوپاسیان دەکەین هیوادارین هەمەند درێژ بن بۆ ئەم شارەیان بێڕی